هەموو لایەکتان بەخێر بێن سەرچاو لە هەر شوێنێکی ئەم وڵاتەوە هاتون و بزانم شوێنی زۆر دووری تایە. بە ناوی هونەرمەند ئەمەل سەعید کوردە و تەواوی ستافی بەرنامەکانی مرواریەکانی غوربەتەوە بەخێرهاتنی یەک بەیەکی میوانە ئازیزەکانەکەین لە هەر شوێنێکەوە هاتوونەتە خزمەت ئەم بەرنامەیە. بەڕێزان، وەک دەستپێکی ڕێڕەسمەکەمان پێمان خۆشە بیرتان بخەینەوە کە هەمیشە ڕۆژهەڵاتی زامدارمان لە یادە و ئێوەش بەشێکی تری نەبڕاوی ئەم کوردستانن. بفەرمون بۆ دەقیقەیە وەستان بۆ گیانی پاکی تەواوی شەهیدانی کوردستان لە هەر شوێنێکی دنیا ئەگەر هەبێت تکایە بفەرمون. فەرمودانیشن. ژن، ژیان، ئازادی. ئێدوارد سەعیدی بیرمەند لە وەسفی غوربەتدا دەڵێ ئەوانەی غوربەتی نیشتیما من بە هەڵواسراوی درێژە بە ژیان دەدەن، چونکە نە لەگەڵ شوێنی تازەدا هۆگر دەبن و نە بە تەواوی لە ڕابردوودا دادەبڕێن. بەڕێزان، مرواریەکانی غوربەتیش هەمیشە هەوڵی داوە ببێتە پردێک لە نێوان تاراوگەنشینەکان و ئازیزانی نێونیشتیمانی دایک. هەر بۆیە لەم ئێوارە پڕشکە و سەروەریەدا کە تایبەتە بە ڕێزلێنانی زیاد لە 60 مامۆستای نمونەیی لە بەریتانیا کە خزمەتی مناڵ و زمانی کوردیان کردووە تایبەت بە نەتەوەکانی خۆیان. زۆر کات هەندێ مرواری بە درەوشە هەن کە ئەتوانن لە تاریکی غوربەتەوە تروسکایی ئومێدێک بێنن. لەو سەری تونێلێکەوە بڕوایان وایە کە نەخێر غوربەت بریتی نییە لە مردن و سڕبوون، بەڵکو جارێکی دی ژیان دەست پێ دەکەینەوە، کار و چالاکیەکانی نیشتیمان دەڕوێنینەوە کە لە ڕووی مرۆییەوە جۆرێک لە زیندوێتیان بەخشیوەتە نێو شادەمارەکانی غوربەت. هەموو لایەک زۆر زۆر بەخێر بێت دووبارە. بەڕێزان، خۆشحاڵین بۆ جارێکی دی لە دیدارێکی پڕخەڵاتی ڕێزلێنان یەک بگرینەوە. هەر بۆیە داوە لە خاتوونی ئازیزەکەم کە ئەویش خاتوو ئەمەل سەعید کوردەیە با بفەرمێ بۆ سەر ستەیج کە پرۆدیوسەری بەرنامەکەیە و چەند پەیوێکی هەیە بۆ وتن. هێوارتان باش، هەموو لایەکتان بەخێر بێن. ئەوەی لە دوورەوە هاتووە بەخێر بێ سەر چاو، ئەوەی لە نزیکەوە هاتووە هەر بەخێر بێ سەر و سەر چاوانە. چەند وتە و قسە و بەحسێک هەیە پێویستە من لەگەڵ مامۆستاکانە شێریکەم. سەرەتا پێش هەموو شتێ بەخێرهاتنی مامۆستاکان یەکەم جارەکەین ئەنجام میوانەکانیان بەخێر بێن سەر چاو. تۆ پێویستە عینەکەکەم لە چاوکە. پێم خۆشە باز لە چۆنێتی دروستبوونی ئەم خەڵاتە بکەین کە بیرمان لەوە کردەوە خەڵاتەکان بۆ مامۆستا بەڕێزەکان بێ. مامۆستا بەڕێزەکان کە خۆیان هاتوون بەخێر بێن سەر چاو، بەڵام هەموو مامۆستایەک تێکت بۆ میوانەکانی خۆی دەکرێت کە لەگەڵ یادێنە ژوورەوە. هەر بۆی بزانن مامۆستاکانتان کە هاتوون هەموو مامۆستا بەڕێزێک خەڵاتەکانی دیاری بەرنامەی مرواریەکانی غوربەتە خۆی فری ئۆف چارجەکە دێتە ژوورەوە، بەڵام میوانەکانی پێویستە خۆیان تکتیان بۆ بکڕن. وەلێ زۆر سپاسی زۆر لە مامۆستاکانەکەم باشترین بیرۆکەیان بەوەدا کە هەنێک پێیان خۆشە کە دایک و باوکەکان خەڵات وەرەگرن، وا جوانە مناڵەکانیشمان لەگەڵا بێ بۆی ئەم سەرکەوتنە جوانە شێرکەین لەگەڵ دایک و باوکەکانیشە، لەگەڵ ببورینەوەکانیشمانە. هەر بۆیە پێم وا بێم ئێوارەیە دەبوو یاخوا بەخێر بێن سەر و سەر چاو ژمارەکەمان زۆرترە، دەبوو کەمێک لەم میوانانە کەمتر بن، بەڵام دیارە لە خۆشەویستی مرواریەکانی غوربەت و لە خۆشەویستی ڕێزلێنان بۆ مامۆستا بەڕێزەکان بۆیە میوانی زیادەمان هەیە، لەبەرەوە زۆر ببورن. خۆی دەبوو سەعات 6 ئێمە بەرنامەکان دەست پێ بکەین. ئەم تۆزێکەم و کوڕێ هەبوو داوای لێبوردنتان لێەکەین. پێم خۆشە ئەوانەی کە کاریان لەگەڵا کردوین کە بەڕاستی سپۆنسەرمان بوون لەبەرەوەم ئێوارەیە من بۆ مامۆستا بەڕێزەکان خەڵاتمان ئامادە کردبوو، وتمان با تەنها وا نەزانن وەلو مسئەندرستانێک هەیە چۆنەڵی لێک تێنەگەشتنێک هەیە وازانن کە ئەم خەڵاتە ئەمەلی سەعید کوردە ئامادەی کردووە، هی ئەمەل سەعید کوردەیە نەخێر. ئەم خەڵاتە ئەگەر هەمووتان ئیشەڵا وەریەگرن ئەبینن لەسەری نووسراوە خەڵات و ڕێزلێنانی مرواریەکانی غوربەت بۆ مامۆستا ناوی خۆتان. بێگومان دیزاین و بیرۆکەی ئەم خەڵاتە بیرۆکەی
مامۆستا و هونەرمەند کە مامۆستا مەریوان جەلالە زۆر سپاسێکین یەک چەپڵی قایممانەوێ بێ زەحمەت پێم خۆشە هەموو هاوکارەکان کە ناویانە بم با هەموو بناسرێن تکایە لەبەر ئەوەی کێشێکی زۆرمان لەسەر بوو مادیەن و معنەویە نیش ئێمە پێویستە ئەم شتانە شتەکانمان شەفافە پێویستە باسیکەین زۆر سپاسی حکوومەتی هەرێمی کوردستانەکەم نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان کاکاروانی جەماڵ تاهیر کە بەداخەوە ئەمڕۆ نەیتوانی بەشدار بێ یەکێک بوو لە سپۆنسەرەکانمان زۆر سپاس بۆ وەزیری پەروەردە دکتۆر ئالان حەمەسەعی بەڕاستی کە پەیوەندیم پێوە کرد هەم لەگەڵ وەزیرا و هەم لەگەڵ کاکاروانە لە بری ئێوەش پرتە و بۆڵەم کردو خەمتان نەبێ لەبەرەوەی من وتومە ئەم ئێوارە و ڕێزلێنانە بۆ مامۆستاکانە پێویستە هاوکاریمانکەن زۆر سپاسیانەکەین بێ یەکسەری بێ هیچ شتێک هاوکارمان بوون بەشێکن لەم ئێوارەیە ئەوانیش زۆر سپاسی یەک بەیەکی هاوکاران مەکەم بە دەرەجەی یەکەم دەرهێنەری ئازیز سۆران سۆرانی کە لە ئەوڵ دەقەی مروارەکانی غوربەتەوە دروست بووە هاوکاری بەردەوامانە لەگەڵ کاکسۆران یەک چەپڵی خایم بۆ کاکسۆران زۆر سپاس بۆ ڕۆژ پرۆدەکشن کاک بیلال سەنگیسەری بەڕاستی ئەمڕۆ لەگەڵمانە هاوکارە بۆ وێنەگرتنی ئەم بەرنامەیە یەک چەپڵی قایم بۆ کاک بیلال کاک ڕێبوارکەریمان لەگەڵا ئەویش هەر بە هەمان شێوە هاوکاری هەمیشەیی بەرنامەکەیە زۆر سپاسانەکەین هەوار زەریفی کە هاوڕێیەکی دڵسۆز و هەمیشەیی بەرنامەکەمانە زۆر سپاسێکین بۆ هاوکارەکانی زۆر سپاسی کاگاکۆ عەلیەکەین کە ئەوە تا لە ناوەڕاستەوە سە کاگاکۆ تکا ببینن ئەگەر جەنابیان ئەمڕۆ دەنگ هەڵگیری تایبەتی بەرنامەکەمانن ئەگەر هەر خشەخشێکتان بینی لە بەرنامەکەیە گلەیەکە بۆ ئەوە گەڕێتەوە هەرچکە ئاگادار بن زۆر سپاس بۆ کاک سەباح پێویستە زۆر سپاسی دوو سپۆنسەری گەورەی ترم کەم کە هەمیشە بە بەردەوامی سپۆنسەریان کردم برنجی کارون بە دەرەجەی یەکەم KNM سەپلایە فود سەپلایە برنج و بەروبوومەکانی خۆش بەڕاستی شتەکانی خۆشە هەرش بێت تۆزێ وەسفیانکەین لەبەری سپۆنسەریان کردین لەم ئێوارەیە زۆر سپاس بۆ هاوکاری هەموو لایەکتان پێم خۆشە ناوی ئەو مامۆستا بەڕێزانە بڵێم کە هاوکارمان بوون لەگەڵمانە کە زۆر ناوی مامۆستاکانیان بۆ دۆزیوینەتەوە با بڵێن بۆ پەیدا کردوین ژمارەی مامۆستاکانیان بۆ پەیدا کردوین یەک لەوانە مامۆستا دڵشاد کەرکووکی مامۆستا سۆران وەهاب مامۆستا دلۆڤان بەقاڵ مامۆستا زمڕود مامۆستایەکی ترمان هەیە لە مامۆستا هێرش کۆی بەڵێ زۆر سپاسانەکەی بۆ یەگەڕام ببورن هیوادارم کەسم بیر نەچوو بێ کە باسی هەچ کەسێکم کردبێ یاخودکی هاوکاری کردوین ئێمە وردە وردە هەوڵەدەین دەستکەین بە بەرنامەکانمان بەداخەوە دەبوو کاکاروانم ئێوارەیە ئامادە بووایە و بەڕێزیان خەڵاتەکانی پێشکەشی مامۆستا بەڕێزەکان کردایە بەڵام ئەم ئێوارەیە کاک بەختیار مامشێخمان لەگەڵا چونکە نە وەزیری پەروەردە دکتۆر ئالان توانی بەداخەوە کە نەیتوانی بەشدار بێ نەکا کاروانیش لەبەرەوەی پێم وابێ هەمووتان نەزانن سەرۆکۆماری عێراق بەڵێ گەشتۆتە ئێرە و بەڕێز لە لایەکی ترەوە خزمەتەکەن من زۆر سپاسانەکەم پێم وای با زۆرتر قسە نەکەم و لە کاتان نەگرم ئێمە وردەوردە دەست پێکەین لە پێش هەموو مامۆستاکانەوە بە ئیجازەی جەنابتان ئەبێ من خەڵات بدەم بە هونەرمەند و مامۆستا کاک کەمال حەمە ساڵح بەڕاستی چونکە سەر ستەیجم لەگەڵا بەڕێوابە بۆیە داوای لێبوردنەکەین یەکەم جار کاک کەمال هەم مامۆستا و هەم هونەرمەند دێتە سەر ستەیج دەویستان مناڵەکانتان زمانی کوردیان بەهێز بێت ئەوە پەنابەرنە بەر سرود و مۆسیقای کوردی دڵنیا بن وزە و هێز دەبەخشێت و خوێندنگە کوردیەکانیان لا شیرینتر دەبێت مامۆستای وانەی سرود و مۆسیقا کەمال حەمە ساڵح مامۆستا کەمال حەمە ساڵح مامۆستا و هونەرمەند کە سرود و مۆسیقای فێری مناڵە کوردەکان کردووە و میوزیکژنێکی چالاکی یانەی تەمەندارانی نەورۆز بووە لە ساڵی 2006 یەکێک بوو لە دامەزرێنەری یانەی تەمەندارانی پیرەمێرد و زۆرێک لە چالاکی هونەریەکانی تر کاکەمالیان فەرموو
ئەنی غوربەت بکەم بۆ سازدانیم ئێواری ڕێزلێنانە بۆ مامۆستایانەی کە بە خۆبەخشانە و لە دایان ویکێندەکان کاتی خۆیان تەرخان کردبووە فێرکردنی نەوەنوێکانمان لە زمانی دایک و سرود و ئاوازی کوردی ڕەسەن و مۆسیقا و پەروەردە و کللتوری کوردیمان هەر بژیدا دەئەمەل کەسی جوان هەر ئیشی جوانی لێوەشێتەوە. دیارە بەردی بناغی هەموو شارستانی کۆنەکان و کەلەوانیشەوە وڵاتانی گەورە و بەهێز و پێشکەوتووی لێکەوتوێتەوە علم و زانستە. زانست بە هەموو جۆرەکانیەوە کە داینەمەی ئەوەش خودی مامۆستایە. ئەو کەسەی وەک مۆم ئەسووتێ بە تیشکەکەشی چواردەوری خۆی تیشکباران ئەکات و ڕۆناکی ئەکاتەوە. شاعیری گەورەی میسر ئەحمەد شەوقی کە ناساوە بە ئەمیر الشوعرا و کە بەڕەچەڵێکیش کوردە و پێما بێ خەڵکی سلێمانیشە لە ئەفەرمێت قم للمعلم وفيه التبجيلا كاد المعلم أن يكون رسولا واتە ڕێز دوستایەکی زۆر بنوێنە بۆ مامۆستا چونکە مامۆستاش پەیامبەرە هاوشێوە و هاوپیشەی پەیامبەرانی خواوەند. هەر لە مینبەرەوە هەزاران درود بۆ هەموو ئەو مامۆستایانەی کە لە ژیانە نەماون و ئەلفێکیان فێر کردووم زانیاریەکیان فێر کردووم کەسایەتی منیان دروست کردووە تەمەنی درێژ و خۆشبەختیش بۆ زیندوانیان ئێوەش هەر شاد و سرفرازم. بەڵام یەک تێبینی تریش سێ چوار مامۆستای بیدایەتمان هەیە کە بێ ئەلفابەتیکەڵی ناوەکان ئێمە بەسەریانەکەینەوە بۆ لەبەرەوەی تەمەنێکی زۆریان لە مامۆستایەتیا بەسەر بردووە ئەزمونێکی زۆریان هەیە زۆر مامۆستامان هەیە لە هەشتاکانەوە لە ناوەڕاستی هەشتاکانەوە مامۆستا بوون. زۆر سپاسانەکەی. وتاری نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان کاک کاروان جەمال تاهیر شەرەف و شانازیەکی گەورە ئەبوو ئەگەر بمتوانایە لەم بۆنەیەدا لەگەڵتان بوومایە بەڵام زۆر بەداخەوە بەهۆی کارێکی فەرمی کە نەمتوانی خۆمی لێلا بدەم نەمتوانی بەشدار بم بەڵام بە پێویستم زانی کە بەم پەیامەم لە خزمەتتان نابم. وێڕای دەستخۆشی بێپایانم لە خاتوو ئەمەل کووردە بۆ ڕێخستنی بۆنەیەکی وا جوان و بە تایبەتیش بۆ توێژێکی گرنگی مامۆستایان کە بتوانین هەمومان پێکەوە پێزانینمان پیشانی مامۆسایانی بەڕێز بدەین. هاوکات دەستی یەک بە یەکی گشت ئەو مامۆستایانە گوشم و بە ناوی خۆم و حکوومەتی هەرێمەوە سپاسیانەکەم کە ئەرچێکی مەزن و نیشتیمانیان خستۆتە سەرشانی خۆیان لە پێگەیاندن و پەروەردەکردنی مناڵانی چاوگەشی ڕەوەندی کوردستان و بە زیندوی و هێشتنەوەی کەلتور و فەرهەنگ و زمانی دایکی شیرین. خۆشحاڵ بووم بە لە ئەستۆگرتنی بەشێکی سپۆنسەرکردنی بۆنەکەتان کە بتوانێت گردبوونەوەیەک و کەشێکی پرشادی و دروست بکات بۆ زیاترکردنی پەیوەندی کۆمەڵایەتەکانی نێوان کۆمەڵگای کوردستانی. دووبارە ماندوو نەبوون و دەستان خۆش بێت. کاروان جەمال تاهیر نوێنەری هەرێمی کوردستان لە بەریتانیا. بروسکەی وەزیری پەروەردە دکتۆر ئالان حەمە سەعید. سلااو ڕێز بۆ بەرنامەی مروارەکانی غوربەت بۆ خاتووە مەلسعید کووردە بۆ هەموو بەشداربووانی ئەو ئیڤێنتە. من ئالان حەمە سەعید ساڵح وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان خۆم بە خۆشحاڵە زانم کە ئەمجارە بەسەر کرامەوە کە بەشێک بم لە ئەو ئیڤێنتەی کە بۆ ڕێزلێنان لە مامۆسایانی تاراوگا ئەنجام درراوە. مامۆسایانی ئەمە شیاوی ڕێز و سوپاس و پێزانینن ساڵانێکی زۆر خزمەتیان کردووە بە تایبەتیش لە کوردستان و ئێساش لە دەرەوەی کوردستان لە تاراوگا لە خزمەتکردنی منداڵانی کوردان و شیاوی ڕێزلێنان بوون. بۆیە دووبارە من سوپاسی و ئیڤێنتە ئەکەم کە ئەو دەرفەتەی پێبەخشیم بەشێک بم لە هاوکاریکردنی ئەو ئیڤێنتە و بەشێک بم لەوەی کە ڕێز لە مامۆسایانی کوردستان بژیرێ چاوانی لە ناوی وڵاتن چاوانی لە دەروی وڵاتن. بۆ هیوایم ئیڤێنتەکەتان سەرکەوتوو بێ کاتێکی خۆش بۆ هەموو لایەک. زۆر سپاس. ئازیزان لە ڕسمی خەڵاتەکانمان دەست پێکەین سەرەتا بە مامۆستایەکی ئازیز کە بەداخەوە بەجێ شتوین لە ژیانە نەماوە ئەویش مامۆستا خەباتە. مامۆستا خەبات وەلی محەممەد کە لە ساڵەکانی 2002 تا 2015 وانەی لە ساوت ئەپتن و وێست ئیلین و برێنفۆرد وتۆتەوە هێشتا لە ژیانە نەماوە با کچەکانی یەکی لە کچە جوانەکانی بیان خەڵاتەکەی دایکیان وەرگرن. فەرمووی.
پیرۆزە. مامۆستایەکی ئازیزی تر پەروین سعید عەبدولقادر زیاتر بە خێزانی کامەرانی باجاتعاونی ناسراوە کە لە ساڵی 1986 لە لەندەن خوێندنگای کوردیان کردوێتەوە و خزمەتی مناڵانی کوردیان کردووە لەگەڵ بەڕێزان شەفیق قەزاز و هوشیاراغا و پرشنگ مەمەند و سامی شۆڕش و فەرهادی حەسەن سەرسپی و ئەڵوەن ڕەئوفی حاجی فەرەج و تا ساڵانی 2002 مامۆستا بووە. بازم پەروین خانیش خۆی لێرە ئامادە نییە. خاتوو ڕەزان جەلال عەزیز دەگەر بێ کاتێک کە گوێمان لە ناوی مامۆستا ڕووناک فەخری ئەبێت بە دوایدا خوا خۆشببوو ئازار شەپۆل و سامی شۆڕش و ڕێزان فەرج سووسێیی و کاک ئایار و کاکتایار و سالار فەخری و پەروین حەفید و فریشتە بەرزنجی و کۆمەڵێ ناوی تر بە دوای خۆیان دەدێنێ کە دڵسۆزی زمانی کوردی و مناڵانی کورد بوون لە تاراوگا بەداخەوە ئامادەنیە لەگەڵمانەمژ. لەم ئێوارەیەدا مامۆستایەک ئامادەیە ژنێکی بەهێز و شەڕکەرێکی بەتوانای دژی شێرپەنجەیە کەم کەس هەن مامۆستا چالەکەکەی وەرزش نەناسێ لە شاری سلێمانی ئەویش درەخشان محەممەد ڕەشیدە کە نەسراوە بەسەر درەخشانی ڕیاضە یەکێکە لەو خانە وەرزشەوانانەی مێژووی وەرزشی قەرزایەتی و هەمیشە بە شانازیەوە باز دەکرێت هەموو بە یەک چەپڵی گەرمەوە با پێشوازی لە مامۆستا درەخشان بکەن. نەهاتۆمە دڵسۆزی قوتابخانەکان و ئیشی دامۆ دەستگاکان و پەیوەندیە پتەوەکانی نێوان خوێندنگا و فەندوەرگرتن و بۆ بەردەوامبوونی قوتابخانەکەیان ئەویش مامۆستایەکی ئازیز مامۆستا پرشنگ مەمەندە تکایە با فەرمێ. سبکە سەواجان بەخێراتنی هەمووتانەکەم من لە 86ەوە خەریکی قوتابیان بووم هەتاکو ئیشیشم وەرگرت هەر لە مەڵبەند بە کۆردینەیتەری ژنان بۆ سەفرە و هەموو لایەکم بردوون بۆ هەموو مەتحەفەکانم بروون بۆ هەموو شوێنێکم بردوون و جگە لەوەش لەو شتا بەشداری کردوون بە شەو بە ڕۆژ و بە شەو بردوو من بۆ سەفرە کە بە شەو ماوینێتەوە هەمووی هەر خۆم بووم. لە دوای ئەوە کۆمیونیتیەکەم دامەزران لە کامبرج هاوس کە 5 ساڵ بە خۆبەخش وتومەتەوە. ئەو کۆمیونیتیە هەموو ئەو شتانەی کە لە مەڵبەندا کردومە لەوێشا کردومە هەموو بە خۆشحاڵیەوە بەشداریان کردووە بەڵام بەداخەوە هیچ گرانت و شتیان نییە. دوای ئەوە من قاچم والی هات نەمتوانی بەشداری بکەم. گوڵنام خان مەسئولیەتی وەرگرت دوای ئەوە هەمووی تەواو. مامۆستای هونەر و شانۆ و فلیم و هاپەرچێ لە فلیمی خولەپیزای ڕۆڵی فاتەی خوشکی خولەپیزە ئەبینێ خاوەنی خەڵاتی ئاڵتونی لە کورتە فلیمی دووەها ناسا کە بە باشترین ئەکتەری کچە کورد هەڵبژێرا سەرۆکی بەشی شانۆ بە لە ڕێکخراوی کوردیش ئارت کەڵچەر لە مانچستەر. وەک خۆی ئەڵێ ئەوەی گرنگە سەردەمی ئێمە ژنبوون چەند سەخت بوو هونەر بۆ ژن دوو ئەوەندە لەگەڵ ئەوەشدا من زیندانی سیاسیش بووم کە تاکە ژن لە پەیمانگەی هونەر جوانەکان بە کەلەپچەکراوی بردیانم تکایە با هەموو بە پێشوازێکی گەرن لە مامۆستا نەواز بکەین.
زۆر سپاسانەکەم بۆم بەسەرکردنەوەیە زۆر مەمنون ئەوانەی کە من کردومە هەمووی ئەرکێکی سەرشانم بووە بە ئەرکی سەرشانی خۆمە میستووە یعنی ئەو خزمەتانەی کە کردومە ویجدانی خۆمم ئاسوودە کردو و هەموو ڕۆژێکیش ویجدانی خۆم خەڵاتی ڕێزلێنانی کردوم چاوەڕێی هیچ خەڵاتێکی ترم نەکردووە بەڵام لەسەر ئەم بەسەرکردنەوەنش زۆر مەمنونتانم و سپاس بۆ هەموو لایەک و مەمنون بۆ ئەمەل خان کوردەش مامۆستا پەری کەمال کە بەداخەوە خۆی ئەمڕۆ ئامادە نییە لە ناوەڕاستی نەوەدەکانە لە ساڵی 95 دەست بەکار بووە لە خزمەتکردی زمانی کوردی لە خوێندنگای هەڵەبجە کە بە مامۆستایەکی دڵسۆز و وانەبێژێکی ڕەوان نەسراوە با خات و هێر و ڕەحیم فەرمێ بۆ وەرگرتنی خەڵاتەکەی مامۆستا دلۆڤان عوسمان بەقاڵ لە ساڵی 1998 لە کرۆیدن بۆ 23 ساڵ خزمەتکردی ناڵە کوردەکانی تاراوگا کە زۆرێک لە خوێندکارەکانی کەسانی سەرکەوتوی کۆمەلگای کوردی و ئینگلیزیشن لەم غەریبیە 10 ساڵ خزمەتی مامۆستایی کێشبووەوە لە سلەیمانیش مرۆڤانێک هەن لە کۆمەلگای کوردیدا دڵسۆز و بە ئەمەکەن بۆ کوردبوونیان هەرکەکانیان یەکێک لەوە سەدان کوردە دڵسۆزانەی تاراوگا مامۆستا شێرزاد حافزە با خات و خەباتی خێزانی فەرمی خەڵاتەکەی وەربگرێت مامۆستا دڵشاد ئەسعەد کەریم بە مامۆستا دڵشاد کەرکوچی ناسراوە کە بێ سنوورانە ماندوو بۆ لە خزمەتکردنی خوێندنگا کوردیەکانە لە هەر سێ خوێندنگاکانی هەڵەبجە و زاگرۆز و ئازادی با بفەرمێ پیرۆز ئەوەم مامۆستاکان هەموو بەخێر بێن زۆر سپاس بۆ ئەم دیاریەش ئەمەل خان زۆر سپاس دووبارە بەڵێ وەک ناوەندی مناڵان و لاوانی کورد خۆشحاڵین کە توانیمانە جیلێک پەروەردە بکەین کە خۆشحاڵ بن لە ناو کۆمەلگای کوردیا لێرە بتوانن سەربەزانە بڵێن ئێمەش کوردین و هەین و وەک نەتەوەکانی تر من کاتان زۆر ناگرم هەر بۆ ئەم ئێوارەیە کۆکلەیە شعری بچکۆلانم پێ پێشکەشتانەکەم هیواداریشم بەدڵتان بێت شەقام نەما کۆڵان نەما لەم شارەدا پێی پێنەبە باسی غەریبی خۆم و دووری ئێوەی لەلانەکە ڕابردوشم هەمووی ڕۆی پەڕەکانی هەر وەک سرم سپی یەک ئاواتم ماوە هەر دێتە دی یەک وڵات و یەک ئاڵا و یەک دەوڵەتی کوردی نازانم لە ژیان چەنم ماوە نازانم لە ژیان چەنم ماوە گەرمردم بمبەنەوە کەرکووک و گۆڕستانی ڕەحیماوە زۆر سپاس لە ساڵی 1993 لە خوێندنگەی هەڵەبجە لە باکووری لەندەن خزمەتی کردووە مامۆستا و ئەندامی ئەنجومەنی خوێندنگەکە بووە پاشان هەتا ساڵی 2002 بەڕێوەبەر و مامۆستا بووە لە خوێندنگەی هەڵەبجە هەمیشە بە شانازیە و خزمەتی لە کۆمەلگای کوردی کردووە و بە ئەرک و ماندووبووی خۆی زانیەوە ئەو مامۆستا ئازیزەش مامۆستا دڵشاد حافزە با فەرمێ لە قوتابخانەی هەڵەبجەوانەی وتۆتەوە لە ساڵانی 97 و 98 لە قوتابخانەی زاگرۆز وەک بەڕێوەبەر و مامۆستا لە ساڵەکانی 2027 مامۆستا وانەبێژ بووە لە چەند خوێندنگایەک لەوانە هەڵەبجە کۆبانی وە لە ساڵی 2023 تا ئێستا بەردەوامە لە خزمەتکردن
ئەویش مامۆستا ڕێزان عەلی فەرەجە با بفەرمێت. لە سلێمانی بۆ ماوەی 8 ساڵ مامۆستا بووە. لە 2002 لە خوێندنگەی ئازادی لە کوردن وانەبێژێکی دڵسۆزی زمانی کوردی بووە. لە ناو هاوڕێکانیە بە خات و زینە بانگەکرێ. مامۆستا زمرود عەلی سەعید با بفەرمێت. هەندێ مامۆستا هەن هەر بۆ ئەوەی دڵسۆزی خۆیان دووپات بکەنەوە بۆ مناڵە کوردەکان و لە تاراوگە هەر بابەتێکی تری خوێندن بوو بێ بە ئەرچی مامۆستایەتی خۆیان هەستاون. مامۆستا پەخشان محەممەد ڕەئوف شاوەیز بۆ زیاتر لە 2 ساڵوانەی GCSE بە خوێندکارە کوردەکانی وتۆتەوە لە خوێندنگا کوردیەکان کە ئەمە بۆ خۆی جێی سەرنج و تێڕمانە سوپاسیانەکەین با بفەرمێت. بەخێرهاتنی مامۆستاکانەکەم بەخێرهاتنی میوانە بەڕێزەکانەکەم یاخوا بەخێر بن سەر هەردوو چاو. من پەخشان محەممەد ڕەئوفم دەرچووی کۆلێجی پەروەدەی جامیعەی مووسڵم لە کوردستان مامۆستا بووم. یەکێ لە با بڵێن خۆشی و چاکی مامۆستایەتی ئەوەیە کە دوایی سێرەکەی تەلەبەکانە چی دەرەجێ. یەکێ لەو تەلەبانە ئەمەل کوردە بوو کە ئیستا ئەم بەرنامە جوانە ڕێکە خات و ئەم بەرنامە جوانە بەڕاستی جێی دەستخۆشکاریە و هەروەها دڵخۆشکاریە کە تەلەبەکان دەبینی جارێکی تر لە ستێجێکی ترە کەوا سەرکەوتووە بن و بەرەو پێشترە ڕۆن. هەروەها من بێجگەلەوە لێرەش هەر مامۆستام وەرێ با بڵێن یاریدەری مامۆستام و دایمە لە خزمەتی مناڵە کوردەکانە بوون و وابزان مامۆستایەتی ئیشێکی زۆر پیرۆزە بۆ ئافرەت و بۆ پیاو هەر سەرکەوتوو بوون و دایمە لە خۆشییا بن و زۆر سپاسدانەکەم. مامۆستا و ڕابەری کۆلیج هەڵگری بڕوانەوەی ماستەر و دکتۆرا هاوکاری هەمیشەی کۆبوونەوە کوردیەکان پرینتکردنی زۆرێک لەو نووسراوانەی خۆپیشاندانە کوردیەکان و پرینتی ئەم ئێوارەی بەرنامەکەشمان لەلایەن بەڕێزیانەوە بووە. ئەویش مامۆستا زانا حسینە با پێشوازیکی گەرمی دەکەین با فەرمێت. من ناوم زانای قاری حاج حسێنە زۆر پێ خۆشحاڵم کە ئیمڕۆ لەگەڵتانە. شانازی من بەوەیە کە ئەو ژمارە زۆرە لە خوشکان توانیان ئەو دەورە ببینن لە دەرزوتنەوە بە مناڵانی کورد و بتوان ژیانێکی باشتریان بۆ پێشکەشکەن. لە ڕاستیە خوێندن ئەساسە، ینی ڕۆشنبیری بەردی بناغەیە بۆ پێشکەوتنمان و بۆ ئازادی. لەبەرەوە ئەم هەموو خوشکانە من حەزەکەم بڵێم ژن ژیان ئازادی. زۆر سوپاس. لە ساڵی 2003 تا ساڵی 2010 و 2015 واتە 15 ساڵ وەک مامۆستا و بەڕێوەبەر و سەرپەرشتیار خزمەتی کردووە. ئەویش مامۆستا بەهار ئەبوبەکر با فەرمێ. سڵاو ڕێزم بۆ هەموو لایەک بەخێراتنی میوانە بەڕێزەکانەکەم. من زۆر سوپاسی مروارەکانی غوربەت بە تایبەت ئەمەلخان کە پەیوەندی پێوە کردم. هیوادارم ئەو خزمەتی کە کردومە لە 2003 هەتا ئێستا بێگومان هەندێکیان ئێستا خۆیان دایک باوکن ئەو مناڵانە کە من خزمەتم کردوون کە من وانم پێوتونەوە
هیوادارم جێڕەزامەندی ئەو خەڵاتە و جێڕەزامەندی دایک و باوکان و ئەو کەسانە بن کە من یارمەتیم داون. زۆر سپاس بۆ هەموو لایەک، زۆر سپاس بۆ بەڕێستان. مامۆستا هێرش کۆیی لە ساڵی 1990 وەک بەڕێوەبەر و مامۆستا لە خوێندنگەی هەڵەبجە بە بەردەوامی بە خزمەتکردنی زمانی کوردی کردووە لە تاراوگا و یەکێک بۆ لە مامۆستانی لە دامەزێنەرانی خوێندنگای سنووری دەشتی کۆیە بوو. خوێندنگەی شۆڕش یەکەم خوێندنگەی کردەوە لە گوندی خراپە کە ئێستا بۆتە ناحیەی ئاشتی. ماوەی 15 ساڵە لە وڵاتی بەریتانیا لە شاری شەفیڵد لە ساڵی 2013ەوە وەک مامۆستاوانەی زمانی کوردی بە منەڵانی کورد ئەڵێتەوە لە قوتابخانەی دایک. ئەویش مامۆستا نیگار موحسینە با بفەرمێ. ئێوارەتان باش میوانانی بەڕێز بەخێر بن سەر و سەرچاو. سەرەتا بە خێرهاتنی مامۆستا بەڕێزەکانەکەم سەرجەم میوانەکان و هەروەها خاتو ئەمەل کە هەروەها ستافی مروارەکان خود کە هەستا بە سازدانی ئەم جۆرە ئاهەنگە خەڵاتکردنی مامۆستاکان کە ئێمەی مامۆستا بتوانینەوەکانمان بە وشەی ئەلفوبێ کوردی دەست پێ بکەین کە بتوانینەوەی باش جوان تەندروست پیشانی دەرەوە بدەین. من زۆر سپاستانەکەم دەستخۆشی بۆ ستافەکانی مرواری. هیوادارم ئینشاءالله بتوانین هەمومان لە شوێنێکی باشتر شوێنێکی گونجاوتر بتوانین خزمەتێکی باشتر پێشکەش بە نەوەکانی داهاتوومان بکەین. زۆر سپاس دەستان خۆش. مامۆستا تارا سۆرانی لە ساڵی 2005 تا 2020 دواتە 15 ساڵ خزمەتکردن مەمنەڵانی کورد لە خوێندنگا کوردەکان. با بفەرمێ تارا سۆرانی. مامۆستایەکی ئازیز لە ساڵی 2004ەوە خزمەتی خوێندنگە کوردەکانی کردووە و بۆ ماوەی 13 ساڵ بەردەوام بووە. ئەویش مامۆستا کەژاڵ سۆرانی با بفەرمێ. مامۆستا کەژاڵ خۆی لێرە نییە کچەکەی هاتووە بۆ وەرگرتنی کردەکەی. ئەو کاتتان باش. زۆر سوپاسگوزارم لە وەرگرتنی ئەو خەڵاتە توانای لە زیاتی داکی عەزیزم کەژاڵ خان. ڕێزم هەیە لە هەموو مامۆستایان لە هەموو شوێنێک و هەروەها لە ئەو کەسانێک کە ئەو سێمینارە خۆشیان ڕێخستیان. مەمنون. ساڵی 2003 تا ساڵی 2016 لە هەرێک لە خوێندنگە کوردەکانی هەڵەبجە و زاگرۆز و ئازادی مامۆستا بوون. ئەویش مامۆستا ڕوقیە طەیب با بفەرمێ. سلامت بی. دەستان خۆش بێ دەستان خۆش بێ دەستان خۆش بێ. مامۆستا دیمەن تۆفیق 3 ساڵ خزمەتی لە خوێندنگەی هەڵەبجە کردووە پاشان بۆ بە بەلینگوەڵ ئەدڤایزەر لە 2 خوێندنگای ئینگلیزی و یارمەتی خوێندکار و دایک و باوکی کورد و لە 2 قوتابخانەیەداوە بە یارمەتیدانی خوێندنکارەکان بە تاک و بە گروپ لەوانەکانی ئینگلیزی و ماتماتیک جگە لەوە هەروەها مامۆستایەکی چالاک بۆ لە ڕێخستنی بۆ نەو یادە کوردیەکانە لە قوتابخانەکەدا بۆ دەرخستنی شوناس و ناسینی کەلەپور و کەڵچەرمان لە هەمان کادا یارمەتی دایک و باوک و قوتابیەکان بەکردنەوەی چەندەها کۆرس زمان و کۆمپیوتەر و سیڤی و چەندەها کاری دەست و چالاکی و هونەری جگە لە کاری وەرگێڕان بۆیان لەگەڵ بەڕێوەبەر و مامۆستایانی هەردوو قوتابخانەکان. مامۆستا دیمەن با فەرمێ. ئێوارەتان باش. من خۆشحاڵم ئەم ئێوارەیە لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویستم. خۆشحاڵم ئەم ئێوارەیە
کە زۆربەی هاوکارانم ئەو مامۆستایانی کە ئیشم لەگەڵا کردوون ئەیان بینمەوانێ و هەروەها ئەو دایک و باوکە بەڕێزانی کە ئیشم لەگەڵا کردوون لەگەڵ مناڵەکانیان مامۆستا بووم ئەیان بینمەوەم ئێوارێ خۆشحاڵم کە ئەیان بینمەوانێ دڵنیا من زۆربەی قوتابیەکانیشم لێرەن یەک دوانێکیانە بینم ئەوە کچەکەی گوڵناوخانێکێکە لەوانە دووبارە سوپاس و پێزانینم بۆ ئەمەل و بۆ هەموو هاوکارانی دەستخۆشیتان لێ یەکەم زۆر زۆر سوپاس بۆ هەموو لایەک بژین. 12 ساڵ مامۆستایەتی کردووە مامۆستا ژیان محەممەد با فەرمێ بۆ سەر ستێج بۆ وەرگرتنی خەڵاتەکەی. لە ساڵی 2012 واتە 11 ساڵ وەک مامۆستا خزمەت بە مناڵانی کوورەکات. مامۆستا شەرمن خادر با بفەرمێ. ئێوارەتان باش لێرە زۆر خۆشحاڵم کە ئەم مامۆستا بەڕێزانە بینم لە نزیکەوە کە هەمومان بۆ پەڕی دڵسۆزیەوە کارەکەین و سوپاس و دەستخۆشی بۆ هەموو ئەوانی کەمان دوو بن بەمڕۆوە. من لێرەوە شانازیەکەم بەڕابردوی خۆمەوە کە کاتێک 11 ساڵ 12 ساڵ من لەو بوارە کارەکە مناڵەکەم بچووک 1 ساڵ بوو ئەمبر لەگەڵ خۆمای سە کچەکەم گەورەیە کچەکەی کەشم 3 ساڵ بوو ئەمبەر ئێستا کچەکەم یاری دەدەرە لە خوێندنگەکەیە ئەو پەڕی شانازیە بۆ من و ئەمێ ئێوە چۆن سوپاسیە ماکە من لێرە سوپاسی هاوسەرەکە بکەم چکە ئەو لە معمەل ئیشێ کرد ئەو کاتە بەڕاستی ئەو ڕۆژەی کردبوو بە ئۆف لەبەرەوەی من خزمەت بکەم بۆیە من سوپاسی هەمووانەکەم کە هاوکارم بوون بەڵێن دووبارەکەمەوە هەتا بتوانم لە خزمەتی زمانی کوردی و کللتوری کوردیا بمون نەهێڵین زمانی کوردی کاڵبێتەوە. سوپاس بۆ هەمووتانە دەستان خۆش بێت. مامۆستا ئەژین عومەر هەر تەنها مامۆستای خوێندنگە کوردیەکان نییە بەڵکو مامۆستای زانکۆی نۆتینگهامە لە یاسای هەڵەی پزیشکی و لە ساڵی 2012ەوە لە خزمەت مناڵانی کوردە لە تاراوگە. تکایە با فەرمێ مامۆستاژ. چێ هەیە لە شاری سلێمانی پەرتوچی لای مامۆستا عومەری مەکتەبە نەکڕیبێ ڕۆحیان شاد و ئارام پیاوە جوانەکانی شار بە خۆشحاڵیەوە لەم ئێوارە ڕێزلێنانەدا خاتونیازی کچیان وەک مامۆستا خەڵا دەکرێ با فەرمەوە سەر ستەیج. لە سەرەتای ساڵی 2006ەوە تا ناوەڕاست بۆ کۆتایی ساڵی 2011 ئەم مامۆستا ئازیزە خزمەتی مناڵانی کوردی کردووە. مامۆستا نەخشین سەلاحەدین با فەرمێ. بەخێر هاتنی هەموو لایەکەکەم و زۆر دەستخۆشی لە مامۆستا ئەمەلەکەم کە توانی هەمومان کۆکاتەوە بە ناوی مروارەکانی غوربەت زۆر خۆم بە خۆشحاڵە زانم کە بەژایدا بۆ چاوم بە هەموو ئەم خۆشەویستانە بکەوێت. بەڕاستی من شتی زۆر هەیە کە حەزەکەم باسی کەم بەڵام لەبەر نەبوونی وەختەکە حەزەکەم هەر ئەوەندە بڵێم لە ڕێگای ئێمەوە چەندین مامۆستای بەڕێزی تر کە پێش ئێمە بوون توانیومانە زمان و کەلتور و پەروەردەی کوردی بگەێنین بە مناڵانی کورد بە مناڵانمان و وا بزانم کە توانایەکی کەم نییە لەم کۆمەڵگا جیاوازانەدا. هیوادارم کە مناڵەکانیشمان بتوانن ئەوە بگەێنن بەنەوەکانیان و بەردەوام بێت. لە کۆتاییدا دەستخۆشی بە خێراتنیم لایەکەم. مامۆستایەکی ئازیزی ترمان کە لە ناوەڕاستی نەوەکانەوە مامۆستای خوێندنگە کوردیەکان بووە ئەویش مامۆستا نەخشین عەبدوڕەحمانە با فەرمێ.
لەم ئێوارە ڕازاوەیەدا مامۆستایەکمان بە تایبەتی لە ئەڵمانیەوە ئامادەیە بۆ بەرنامەکەمان کە مامۆستای زمانی کوردی لە خوێندنگە ئەڵمانیەکان ئەویش مامۆستا نیهال جەلال با بفەرمێ. بەخێرهاتنی هەمووتان هەموو ئامادەبووان ئەەکەم زۆر سپاس بۆ ئەم بەرنامە جوانە زۆر سپاس بۆ ئەم بانکێشتە بەڕاستی ناوازەیە زۆر سپاس بۆ ئەمەلخان بۆ ڕێخستنی ئەم بەرنامەیە. بەڕێزان زمان یەکێکە لە وەسفەکانی نەتەوە ئەگەر وەسفی نەتەوە چەند خاڵێک بێت ئەوە زمان یەکێک لەو خاڵە گرنگانە. من بە کورتی باسی فێربوونی زمانی کوردی بە سۆرانی لە ئەڵمانیا ئەەکەم. بەڕێزان فێربوونی زمانی کوردی لە ئەڵمانیا بە کرمانجی هەیە بە زاراوەی کرمانجی بە سۆرانی بە زازایی. بە کرمانجی ئەو خوێندکارانی کە بە کرمانجی دەخوێنن لە وڵاتی ئەڵمانیا لە هەرێمی نۆرد غاین وێستفالن وڵاتەیەکی باکوورە تقریبا نزیکەی 3500 قوتابی هەیە. ئەو خوێندکارانە سودمەندن لەم پرۆسەیە بە هەرسێ زاراوەکە. نزیکەی 61 قوتابی هەیە کە بە سۆرانی زمانی کوردی دەخوێنن لە تەمەنی 6 ساڵی تا 16 ساڵی کەواتە لە پۆلی یەکەوە تا پۆلی دا. هەروەها کارکردن لە بە زمانی کارکردن لەم قوتابخانانە بە زمانی کوردی یا بە زاراوی کوردی سۆرانی لە سەرەتاوە لە ناو ڕێکخراوێکی کوردیە کارمان کرد ڕێکخراوی کوردی ئەڵمان کورد و ئەڵمان لە کۆڵن لە شاری کۆڵن. دوای ئەوە وردە کارەکانمان بردە ناو بەڕێوەبەراتی پەروەردەی کۆڵن. ئێستاش بەردەوامین لەم کارانە. من لێرەوە زۆر سپاسی هەمولایەکەکەم زۆر سپاس بۆ ئەم ئێوارە جوانە زۆر مەمنون بۆ هەمولایەک ئێوارەیەکی باش خواتان لەگەڵ. مامۆستا سیابۆ کچی شاعری گەورەمان کەماڵ غەمبار کە یەکێک بوون لەو مامۆستا دڵسۆزانە ببوونە داینەمۆی بەردەوامی و سەرپەرشتیکردن لە خوێندنگە کوردیەکان. با بفەرمێن. مامۆستا سیابۆش لێرە نییە ئەگەر ئەرگ نەبێت دلۆڤان خان فەرمێت بۆ وەرگرتنی خەڵاتەکەی. لە 2005ەوە وەک مامۆستای تاقیگە و وانەوتنەوەی تایبەت لە 2013 هاوکاری خوێندنگای کوردستان بە لە کرۆیدن ئەو کات کۆمەڵەی مناڵپارێزی سەرپەرشتیە کرد. یەکەم پەرتوچی بۆ فێربوونی زمانی دایک لە ساڵی 2013 نووسی تا 2015 پاشان بەهۆی نەبوونی دارایی مەکتەبەکان داخران. لە 2019 هەستاوە بە دابینکردنی فەند لەسەر ئەستۆی خۆی بۆ خوێندنگەکەی. شایانی باسە مامۆستا سۆران وەهاب بەڕێوەبەری خوێندنگای کوردیە بەڵام لە 4 دەی 2014ەوە دە مایکرۆسکۆپی بۆ پەروەردەی کۆیە ناردووە وەک وەفایەک بۆ ئەو شارەی تیا پەروەردە بووە. هەروەها بۆ زانکۆی کۆیەش چەند پارچە ئامێرێکی پێداویستی کیمیایی بۆ دابین کردوون. ساڵی 2022 بە یەک چەپڵە پێشوازی لە سۆران کرد. ئێوارە باش من دەمەوێت هەم سپاسی خاتۆ ئەمەلخان بکەم دەبار ناوی خۆشی تێدا بە لە لیستەکە چکاویش ساڵانی 2000کان خزمەتی مەکتەبە کوردەکانی کردووە. من ساڵی 1995 ڕۆژێکی زۆر ناخۆش بۆ من یەک لەو خوێندکارانە بووم حەزم دەکرد لە کۆلیژ تۆباوە گیرابامە بەڵام باوکی ڕەحمەتیم یەکێک بوو لە پاڵپشتەکانم وتی شەرت نییە تۆ تەنیا پزیشک بی و خزمەتی میلەتەکەت بکەیت تۆ ئەتوانی مامۆستایەکی باش بیت خزمەتی میلەتەکەت بکەیت و هەزارەها دکتۆر پێ بگەیت. ئیتر ئەمە لە مێشکمدا چەسپی کاتێ ڕووم لە وڵاتە کرد و لە 2013 بەڕێز مامۆستا دلۆڤانم ناسی. مامۆستا دلۆڤان ئامانەش تەسلیم منی کرد وتی ئەم ئامانەتە گەورەیە لە تۆ باشترم دەست ناکرد کەم ئامانە تەسلیم کەم دەزانم وەکو بیلەکانی چاودەی پارێزی. من وەکو فایەک بۆ مامۆستا دلۆڤان مامۆستایەکانی پێش و دەستخۆشتان لێ دەکەم زۆر سوپاسان دەکەم ئەرکێکی قورسیان بە من ڕاستپارد
بەڕاستی ئەرکێکی قورسە بەڵام ئەرچی هەمومان جێبەجێکەی من سوپاسی یەک بێکەتان دەکەم سوپاسی خات و ئەمەل دەکەم دووبارە هیوای سەرکەوتان بۆ دەخوازم قوربان زۆر سوپاس. مامۆستایەکی زمان شیرین لە ڕۆژهەڵاتی زامدارەوە لەگەڵمانە لەم ئێوارەیەدا کە بۆ ماوەی 6 ساڵ 2003 تا 2009 خزمەتی لە خوێندنگەی کوردی KCC لای مامۆستا سەربەسکەر کوچی مامۆستا بووە. با مامۆستا سەعادەت هاشمی بفەرمێ بۆ سەر ستەیج. مامۆستا بۆ لەگەڵ خۆمە مامۆستای مەکتەبی کوردیەکە بووین پێشەوە. زۆر سپاس. مامۆستا دڵکەش ئاوات با بفەرمێ مامۆستا دڵکەش ئاوات 7 ساڵ خزمەتی خوێندنگا کوردیەکانی زۆر بە دڵسۆزانە کردووە هەر بژی مامۆستەکە. مامۆستا گوڵاڵە عومەر بۆ ماوەی 7 ساڵ خزمەتی خوێندنگا کوردیەکانی کردووە بەداخەوە لە دای کۆرۆناوە دابراون لە خزمەتکردن. مامۆستا گوڵاڵە با بفەرمێ. لە ساڵی 2007 تاکو 2010 مامۆستا بوو خزمەتی بە مناڵانی چاوگەشی کورد کردووە. ئەویش مامۆستا پێشڕۆ غەریب با بفەرمێ. سپاس دەستان خۆش بێ ماوەی پێزانینە بەما دووبوونتان دەزانین ئەگەر کەم و کورتیەک لەسەر زانیاری لەسەر خۆمە بێ ئەوە و کەم و کورتیە لای خۆمەوەی نەک لای بەڕێستانەوە بۆ زانیاری زیاتر یەکەمین دەستپێکی مامۆستایم هاوشانی کاری خەباتی سیاسی و کۆمەڵایەتی لە کوردستان لە ساڵی 95 ئەندامەزرادنی مامۆستایەتیم بوو. ئەو ماوەی کە لێرەش کارم کرد بۆ زانیاری زیاتر هەرچەنە تەمەنی خوێندنگەکە کورد بوو دامەزرێنەری خوێندنگەی ئیلفۆرد بووم دوای خوێندنگەکە ئاوێتەی خوێندنگەکانی تر بوو لێرە. جارێکی تر سوپاستان دەکەم دەستخۆشی بۆ مامۆستا و هونەرمەند چالاکوان دڵسۆزی کۆمەلگای کوردی مامۆستا ئاسۆی ژیان دۆست با بفەرمێ. مامۆستا و هونەرمەند و نووسەر چالاکوان و گەڕیدا دڵسۆزی کۆمەلگای کوردی هاوڕێ و کەسێکی ڕۆحسووک و زمان شیرین مامۆستا ئاسۆگۆران ناسراو بە ئاسۆی ژیان دۆست. پیرۆزە. مامۆستایەکی ئازیزی ترمان کە بەداخەوەیش ئەمڕۆ لێرە نییە مامۆستا پێشڕەوەی ئیسماعیل یەکێک بووە لە مامۆستای بەڕێزانەی داینەمووی بەردەوامی خوێندنگا کوردیەکان بوون بەسەر پەرێشتیاریکردنی خوێندنگا کوردیەکان با یەکێ لە کەنیشکە جوانەکانی بێ خەڵاتەکەی باوکیان وەرگرت. دوو خوشک وەک دوانەیەکی لە یەکچوو هەمیشە دەبینرێن لە گشت بۆنەکاندا. ئەوانیش مامۆستا شادیە کەریم و تاوگەخانی خوشکێتی لە 2004 و 2005 و 2006ەوە لە مەڵبەندی ڕۆشنبیری کوردی خزمەتیان کردووە. با خات و شادیە بفەرمێ. مامۆستایەکی زمانی کوردی بە ماوەی 5 ساڵ لە وڵاتی سوید مامۆستای خوێندنگا سویدیەکان بۆ زمانی شیرینی کوردی لە ساڵی 1996 تا 2000 بۆ ماوەی ساڵێکیش خزمەتی مناڵانی کوردۆ لە بەریتانیا
ئەویش مامۆستا ژیان قادرە با بفەرمێ. لەسەرەتاوە پێم خۆشە زۆر دەستخۆشی لە ئەمە حەمکەم بۆ ئەو بەرنامە جوانەی کە دایناوە. دووەم شت کە ئەمێ بڵێم من لە سوید مامۆستا بووم، لێرەش مامۆستام بووم، بەڵام ئازایەتیە لێرە مامۆستا بێت چونکە کە تۆ لە سوید مامۆستای تەعینەبی بە ئیش وەکو جۆ، بەڵام لێرە کە مامۆستای خۆبەخشی و یەکشەمان ڕێ بۆدام لە ڕۆژێکی خۆت دەرخان کردبووەوە کە لە سوید لە کاتی داوامیش دەکەی لەبەرەوە دەستخۆشی لە هەموو مامۆستا کوردەکان دەکەم لێرە لە کاتی خۆیان و بە خۆشبەخشانەیش دەکەن. دەستان خۆش بێ و نمونەتان زۆر بێت. خوێندنگەی وشە بەڕەوای نەزانی گەریەکێک لە مامۆستاکانی بەشدار بی و ئەوانی دی نەتوانن بەشدار بن، هەر بۆیە وایەن بە باش زانی وەک خوێندنگەکە خەڵات وەربگرن. ئەوەی ئەم خوێندنگەیە جیا ئاکاتۆ لەوانی تر ئەوەیە مامۆستا ئاسۆس بەڕێوەبەری خوێندنگاکەیان نووسەری پەردووکە کوردیەکانی خوێندنگەکەن با مامۆستا خەندە بفەرمێ لە بری مامۆستاکان و خەڵاتی خوێندنگاکەیان وەرگن. مامۆستا ئاڵا قوربانی لە 2009 لە خزمەت نەڵانی کوردە لە تاراوگا دەرچووی بەشی مێژووی زانکۆی سلێمانیە با بفەرمێ. مامۆستا بریسکە کچی شاعری گەورە ساجد ئاوارە ماوەی 5 ساڵ خزمەتی خوێندنگا کوردیەکان کرد با بفەرمێ. پیرۆزە لە ساڵەکانی 2006 تا 2009 لە 2007 تا 2011 بە ماوەی 5 ساڵ مامۆستا بووە، ئەویش مامۆستا شیلان عومەر تۆفیق با بفەرمێ. پێشەکی بە خێراتنی هەموو لایەکتان دەکەم، هیوادارم کاتێکی خۆش بەرنەسەر. زۆر سپاسی ئەمەلخان دەکەم بۆ ڕێخستنی ئەم ئێڤەنتە، بەڕاستی ئیشێکی زۆر جوانە، هەر نمونەی زۆر بێ و دەستی خۆش بێ و هەروە حەز دەکەم زۆر سپاسی کاک عەدنان شاسوار و خاتو فەزیلە عەزیز بکەم بۆ دامەزرانی و بەڕێوەبردنی قوتابخانەی کوردی لە لەندەن و شارەکان و زۆر شانازی بۆ دەکەم کە توانیم دەرز بڵێمەوانێ لەو قوتابان و بۆ چەند ساڵێک و زۆر سپاستانەکەم بۆ هەموو لایەکتان. زۆر سپاس. مامۆستا بایز مستەفا لە نۆتینگهامەوە زەحمەتیان کێشاوە هەر لێرەوە تاکو ئەوێ بە خێراتنیان نەکەین کە لە پێش کۆرۆناوە مامۆستا بووە لە خوێندنگەی کوردی و پاش دابڕانەکەی لە ساڵی 2020ەوە بێ دابڕان بەردەوامی بە خزمەتکردن داوە. تکایە با فەری مامۆستا بایز. مامۆستا ئاواد ڕەسوول شانبەشانی مامۆستا بایزی هاوسەری بەردەوامیان بە خوێندنگەی کوردی لە نۆتینگهام داوە با بفەرمێ.
لە ساڵی 2010 تا 2021 بە بەردەوامی لە خوێندنگا کوردەکانە خزمەتی بەخشیوە بە مناڵە چاوگەشەکانمان مامۆستا شیرین ئەبوبەکر با بفەرمێن. بەبێ دابڕان لە ساڵی 2015 تا 2018 مامۆستا بوو لە خوێندنگا کوردەکانە ئەویش مامۆستا سروە ئەحمەد خدر با بفەرمێن. مامۆستا بنار سەردار 4 ساڵ خزمەتی وانەوتنەوەی خۆبەخشانەی کردووە با مامۆستا بنار بفەرمێن. مامۆستا هودا عەبدوڵڵا لەتیف لە 2021 خزمەتی کردووە لە 2021 خزمەت بە مناڵانی کوردەکە هەڵگری چەندین بڕۆنامەی جیاجیای و بەتوانایە لە ڕووی زمان و پەروەردەکردنەوە هەروەها وانەی پەروەردەی ئاینی ژەمادەکە با بفەرمێن. لە ساڵی 2000 تا 2002 خزمەتی کردووە لە خوێندنگا کوردەکانە ئەویش مامۆستا ئەمەل عەزیز با بفەرمێ. تکایە و مامۆستانی کێن زەحمەت نەبێت چەپڵێکیان بۆ لێن وەزم شایانی ئەوەن کە چەپڵیان بۆ لێ بێت. مامۆستا بەناس فەتاح بفەرمێ بێگومان وەک بەشتر باسمان کرد زۆرێک لە مامۆستا بەڕێزانە کۆڤیدی 19 زۆر پەردەوازی کردوون با مامۆستا بەناس بفەرمێ فەرمێ. پیرۆزە شرۆ محەممەد هەم مامۆستا و هەم وەرجێر کە تا ئێستا 3 پەرتوچی وەرگێراوەتە سەر زمانی کوردی و 4 پەرتوچی لەژێر چاپدایە با مامۆستا چرۆ بفەرمێ. مامۆستا هێش و هێمن کە بۆ ماوەی ساڵی خزمەتی زمانی کردووە کە بەداخەوە لە سەردەمی کۆرۆنا زۆرێک مامۆستا خوێندکارانی جا کردووە لە خزمەتکردن با بفەرمێتە سەر ستێج بۆ وەرگرتنی خەڵاتەکە. بەڕێزان با بە چەپڵێکی گەرم کاک بەختیار بەڕێکەین بە بچێتەوە ئیستراحەت بکەین. دەست خۆش لە ساڵی 2000ەوە بۆ ماوەی 3 ساڵ خزمەتی مناڵانی کردووە مامۆستا خەبات فاتیح چەمچەماڵی با بفەرمێ بۆ وەرگرتنی خەڵاتەکە. زۆرن ئەو خوێندکارانەی ئەبنە مامۆستا یەکێک لەو تیژە کۆییە لە خوێندنگە کوردیەکان خوێندکار بووە ئێستا بۆتە مامۆستای کوردی وەک خۆبەخش بۆ ماوەی 2 ساڵ
بەڵام بە پچڕی بۆی گواستنەوەی خوێندنگەی کوردیەکەیەوە خات و سۆما کۆیی بافەرمی. زۆر سپاس بۆ گوێگرتنان بۆ هەموو لایەکان هەر بژین سەر مایکرەکە بۆ ئەمەڵخان. زۆر سپاسانەکەم سپاس بۆ کاکەمال زۆر لە مامۆستا سپاس کاکەمالگەن زۆر لە مامۆستاکانی مەکتەبە کوردیەکان خوێندنگا کوردیەکان بەڕاستی پێویستە زۆر سپاسی دایک و باوکی خوێندکارەکان بکەین لەبەرەوەی زۆرێک لە کاتی خۆمانەگەن لە ڕۆژانی شەمان و یەکشەمانە بە تایبەتی بێگومان ئەم ئێوارەیە و خانمی چالاک وەکو پێشمەرگە ئاسا وەکو سەربازێکی ون بە هاوکاری مامۆستا بەڕێزەکانی کردووە بێ ئەوەی هیچ چاوەڕێی خەڵات و ڕێز لێنانێ پێم خۆش بوو ئەم ئێوارەیە من دوو خانمی چالاک بەسەر بکەمەوە ئەم ئێوارەیە هەرچەنە بەداخەوە خات و ئاشنا جەلالمان لەگەڵان نیە بەڵام پێمان خۆشە خات و ڕۆشنا جەلال کە خوشکێکی ئامادەیە با بفەرمێ خەڵاتەکەی وەرگرێ. خانمێکی نازاری ترمان لەگەڵایە هەر هاوشانی مامۆستاکان هاوکاری خوێندنگە کوردەکانی کردووە ئەویش خات و گوڵمام حەمدیە با بفەرمێ. ئازیزان ئێمە ڕیزبەندی مامۆستاکانمان تەواو کرد بەڕاستی نزیکەی 62 مامۆستان بەسەر کردوێتەوە کە ئەڵێم خۆم من نا بێگومان بە هاوکاری سەرجەم هاوکارانی بڕوارەکانی غوربەت ئێمە ئەمەمان پێکرا کێ لە ئێمە زیاتر و باشتری پێکرێ تکایە درێغی نەکەن لەبەرەوەی بەڕاستی هەموو مامۆستاکان لە کاتی خۆیان نەگرن دایکەکان لە کاتی خۆیان نەگرن کە خوێندکارەکان ڕۆژانی ویکەندانە بن بۆ خوێندنگە کوردیەکان بەڵام من وەکو تایبەتمەندیەکی بەرنامەی مروارەکانی غوربەت کە زیاتر و هەمیشە هونەرمەندان لە هەموو بوارەکان بەسەرکاتەوە ئەم ئێوارەیە هونەرمەندێکمان لەگەڵایە کە یەکێکە لەو هونەرمەندانەی ژەنیاری زۆرترین هونەرمەندانی کورد بووە لە باشوور و لە ڕۆژهەڵاتیش یەکێک بووە لەو هونەرمەندەی کە هونەرمەند ئەحمەدکایە کە گۆرانی کوردی وتووە ئاواز و مۆسیقایی کاکاوە شێخ بووە کاکاوە شێخ بۆی زیاتر بناسن کاوە شەیخ الئیسلام یەکێکە لەو شاعیرانی کە لە ڕۆژهەڵاتە ئەگەر ناوی نەهێنرێ بێگومان ئەمە ڕۆشنبیریەکە نوقسانیمان پێنیشان دەدا بەڕاستی من پێم خۆشە هەمووتان بزانن کە سرودی سڵاوی گەرمیمەدی خاتومەرزی ڕەحمەتی کە بە هەمان شێوە کاکاوە کاری لەم ئاواز و دابشکردنیان کردووە با بە هەمومان بە یەک پێشوازی گەرم پێشوازی لە هونەرمەند کاوە شێخ بکەین. تەواو نەنە زۆر سپاس قوربانتم زۆر سپاس بەخێر بیت سەر ساڵ یەک هونەرمەندی ترمان لەگەڵایە هەم مامۆستایە و هەم هونەرمەند بیرۆکە و دیزاینی و خەڵاتانەی کە هەموو لە بەردەمی ئێوەیە بیرۆکەی مامۆستا مەریوان جەلالە با خەڵاتەکەم بیر نەچێ بۆی زیاتر لێ تێبگەن ئێوە ئەزانن ئەگەر سەیریکەن ئەوە شێڵێکی چۆنەڵێ قەواقعێکی بەحریە با بڵێن مروارەکانی غوربەت لەبەرەوەی لە ناو بەحرا دەردێ کاتێ لە ناو بەحرا هەتاکو لە ناو بەحرایە لە ناو دەریایە لە قوڵای دەریا کەس نازانێ ئەمە نرخی چەنە بەڵام کە دێتە سەر ڕووناکی بە ڕووناکی ئەزانن چەند بە نرخ و بەهایە جا هەموو یەکێک لە ئێوە ناوەکانتان ئەو دەنکە مرواریە کە لە ناو کریستاڵە شوشەکەیە نووسراوە یعنی خۆتان دەنکە مرواریەکەن کە لە ناو دیزاینەکەیە جا پێشوازیەکی گەرم لە مامۆستا مەریوان جەلال با بفەرمێ هەر خەڵاتەکەش دیزایانی خۆیەتی ئەیەینەوە فەقیرە کاک مەریوان سپاس بۆ تۆ قوربان سپاس بۆ تۆ ئەتەوێ قسە بکەیت نە
پێشەکی بە خێراتنیم و ویلایەکەکەم سپاس بۆ ئێوە بەڕاستی ئێوارەیەکی زۆر جوانە بە تایبەتی ئەم هەموو مامۆستایە کە ڕۆژانێک خزمەتیان کردووە توانیانە نەوەیەک دروستکەن بە مناڵەکانی خۆمەوەی زانم کە ئێستا بە کوردێکی باش قسەکەن ئەوە دیارە دەرەنجامی ئەو هەوڵەیە کە مامۆستاکان یاوێنە وەکو بەڕێزێکی فەرمووی ئەوەی کە لێرە مامۆستایە بەڕاستی ڕۆژێکی خۆی تەرخانەکات ئیترە گەر شەمە بێ یاک شەمە بێ کە هەموو کەس ئەچێ بۆ ئیسراحەت بەڵام ئەو لێرە ئەچێتە مەکتەبێکەوە دەرزەڵێتەوە سعات دەست پێ بک بۆ دوو هەموو ڕۆژەکەی لێبە من بەڕاستی دەستخۆشیتان لێ یەکەم دەستخۆشی بۆ ئەمەلخان بۆ ئەم کۆبنەوە جوانە بۆ ئەم خەڵاتە جوانە هەمیشە پایدار بێت دەستخۆشی بۆ هەموو لایەک سواز بۆ ئێوە هونەرمەندێکی مەزن هونەرمەندێکی بە ئەزمون با بڵێن لە جیلی ئاڵتونی لە پێش خۆشمانەوە کە لە ئەڵمانیاوە تەشریفیان هێناوە هونەرمەندان ئاغەنی بابێتە سەر ستێجەکە ئێوارەتان باش من زۆر خۆشحاڵم ئەم ئێوارێ لە خزمەتی ئێوەی ئازیزا بم و جێی شانازیە کە من ئەم ئێوارەیە بە تایبەتی تر لە خزمەت ئەو مامۆستایانم کە ئەرک و ماندووبوونیان کێشاوە بەڕاستی زۆر زۆر زەحمەتترە ئێمە کە لە غوربەت بتوانین مناڵەکانمان بە زمانی شیرینی کوردی گەورە بکەین و هیوادارم هەموو لایەکتان بەختەوەر بن هەمووتان بەخێر بێن سەرچاو دەی هاوار بوڕانە بوودی دیدەنی گریانی شەو دیدەنی گریانی شەو دیدەنی گریانی شەو ئاڵێ بردم گوشێ بردم سوتام سوتام وەرە قوربە دیارن وە دیارن جەنە دەرون خمن رزايلي سمتر وسمتر هركلم رولا هر شوية قدكم وصف زوانيا كيدويا رولا هر شوية قدكم وصف زوانيا دخواش وانا انا يا موشاوي دانيش دينا يا كاياتي تخاوي ليجان كردين قوت غاري